بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بنراني برز خوشويست مسلمانانی عزیز، سلام و رحمتی خوای پروردگار برجێ بەسەر هەمولایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکا، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکا، داهاتومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله تعالى. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە بەرنامەکەتان، بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانی هەموو لایەکمان ئینشاء الله. و دەچینە خزمەت دەرسی نۆیەم لە بەرنامەی بەهاکان. دەرسی نۆیەم سەردان و هاموشۆی خزمان، کە وەشخاڵێکی زۆر گرینگە، بەهایەکی زۆر گرینگە کە هوردە هوردە لە ناو کۆمەڵگە و مجتەمەعی ئێمەدا سپات بووتەوە، کە بە عەرەبی پێی دەگوترێت سیلەی ڕەحم. طبعاً ئەو بابەتە وەکو بابەتەکانی دیکە، چونکە وەکو گوتم خوای پەروەردگار ئەو دینەی کە ناردووە بەس بۆی نەناردووە ئینسان دوور نوێژ بکات و ڕۆژوو بگرێ و زەکات بدا و حەج بکات ئەوجا دا ببڕێ لە کۆمەڵگە و مجتەمەع، بەڵکو ئەو بەها بەرزانە تەرکیزی زۆری لەسەر کراوەتەوە لە قورئانی پیرۆزدا، بۆی کە ئینسانی ئیماندار و مسلمان هەم لە ڕووی معنەویەوە سود و قازانج بە خەڵک بگەیەنێ، و هەم لە ڕووی مادیەوە سود و قازانج بە خەڵک بگەیەنێ، و هەم ببێتە مایەی دروستکردنی زەردەخەنە و خێر و خۆشی بۆ ناو سەرجەم کۆمەڵگە و مجتەمەعەکان. خۆشەویستانم، ئەگەر تەماشە بکەین مەسەلەی سیلە ڕەحم، طبعاً سیلە ڕەحم ئاگاتان لێبێ سونەت نییە. کابرا بڵێ وەڵا ئەو سونەتەی ناکەم. سیلەی ڕەحم واجبە و تەرککردنیشی تاوان و گوناه و حرامە. سیلەی ڕەحم لەگەڵ چێیانە کە دەگوترێ ڕەحم، مەبەستی پێ هەموو ئەو خزم و کەسانن کە واسە بەو ڕەحمە یەکتر دەگرن، مەبەستی ڕەحمی ئافرەتە، مەبەستی پێ ڕەحمی ئافرەتە. ئەوانەی کە واسە بەو ڕەحیمە یەکتر دەگرنەوە، جا چێن ئەوانەی کە واسە بەو ڕەحمە کۆ دەبنەوە، برا بە ڕەحم کۆ دەبێتەوە، جا برازایە هەتا دەچتە خوارەوە. ئەوە هەمووی سیلەی ڕەحمە. ئەوجا لە دایکیشدا، لە خوشکیشدا، خاڵە و خاڵۆزایە و خوارزایە و پێداوەرە ئەوانەی کە واستە بە ڕەحم لێک نزیکن، خزمایەتیان هەیە، ئەوانە هەمووی واجبە ئینسان سەریان لێ بدا، هەواڵیان بپرسی و سود و قازانجیان پێ بگەێنیت. خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خۆشەویستانم لە سوورەتی محەممەد دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض. تماشەکە ئەو جا چ دەفەرمێ وتقطعوا أرحامكم، وتقطعوا أرحامكم. قەطعی ڕەحەم یعنی چی؟ مەبەستەوە نییە کابرا دەستکاتە چەقوێکی بچێتن ڕەحمی ئافرەت لێکاتەوە. هاموشۆنەکردن و سەردانی یەکتر نەکردن و سود و قازانج بۆ یەکدیکە نەبوون، وەکو ئەی وایە کاتەوە ئەو ڕەحیمەت بڕی بێتن، لێت کرد بێتەوە، نەتهێشت بێتن، ئاسەوارت نهێشت بێ ئەو ڕەحیمە. خوای پەروەردگار ئەو جۆرە هەڵس و کەوتەی قەتعی ڕەحیمی بەچێ لەگەڵ چ ڕەبط کردووە؟ لەگەڵ خراپە و خراپەکاری بڵاوکردنەوە لەسەر زەوی و پشت هەڵکردن لە چ لە دینی خوای پەروەردگار. فهل عسيتم إن توليتم، پشتان لە دینی خوای پەروەردگار کرد، أن تفسدوا في الأرض، و خراپە و خراپەکاری بڵاو دەکەنەوە، و تقطعوا أرحامكم. یعنی بەڕاستی کەسێکە ئیماندار بێ، مسلمان بێ، قەتعی ڕەحیم ناکات.
وسیلەی ڕەحمی خۆی جێبەجێ دەکا و کە جێبەجێشی دەکا منەت ناکا بە سەرسەری خەڵکیەوە، منەت ناکە بە سەرسەری خەڵکیەوە، بەڵکو وەکو عیبادەت و خواپەرستی چۆن کابرا کە نوێژ دەکا ئەو کەسەی بە تایبەتی کە لە نوێژکردن حاڵی بوو بێ یان عیبادەتێکی دیکەکە کە لێ حاڵی بوو منەت بە سەری کەسدا دەکا، دەڵێ وەڵام من نوێژان ناکەم، دەڵێ وەڵام من بە ڕۆژوو دەبم، دەڵێ وەڵام من خێر و سەدەقە دەکەم. نا بۆ چکە بۆ خوا دەیکات، واجبە، ئەوەش واجبە، ئەوش ناکرێت مەسەلەن دێت و ئامۆزایەکت هەیە، خاڵۆزایەکت هەیە، پورزایەکت هەیە، سەری لێ نەداوی ئەوی، وەڵام مادام ئەو ناتێمیش نایم، وەڵام مادام ئەو تەلەفۆنی ناکامیش تەلەفۆنی ناکەم، ئەو خراپە، ئەو بەڕاستی حاڵی نەبوونە. وەخوای پەروەردگار تەبارەک و تەعالا بزانە داخۆت سێ هەڕەشەیەک دەکاتن لەو کەسانەی کە قەتعی سیلەی ڕەحم دەکەن، دەفەرمێ ئولائیکە الەذینە لەعەنەهم الله، یا ڕەبی خوای گەورە پەناماندا ئەوانەی کە ئەو سێ سیفەتیان تێدان، پشت هەڵ دەکەن لە دینی خوای پەروەردگار، خراپە و خراپەکاری دەکەن لەسەر زەوی و قەتعی سیلەی ڕەحم دەکەن، ئولائیکە هەر سێ سنفەکە ئەوانە ئولائیکە الەذینە لەعەنەهم الله، ئەوانن کە خوای گەورە لعنەتی لێکردوون خوا پەناماندا. لعنەتکردن دائیمەن بۆچی دێ؟ بۆ ئەوە دێتن خوای گەورە کە بەکاری دێنی دوور خستنەوە لە ڕەحمی خوای پەروەردگار. ئەها کەلیمەی لعنەتی بۆ چێ بەکارهێناوە؟ بۆ شەیطانی مەلعون، لعنەه الله، خوا لعنەتی لێکردووە لە ئیبلیس، یعنی کەسێک بەس با ئەوەندە ئاەتی لەبەر چاو بێ، ئەگەر دەیەوێ بچێتە تەرازووی شەیطان و هەمان ئەو سیغەی لعنەی کە خوای پەروەردگار لە ئیبلیسی کردووە لەویش بکرێ، با قەتعی سیلەی ڕەحمی خۆی بکات، با قەتعی سیلەی ڕەحمی خۆی بکاتنەوە. ئاەتە خۆ هیچ تەویل و وەچ کابرای گۆتیەوەی ناوێت، ئەوە شتێکە کە قسەی خوای پەروەردگارە تەبارەک و تەعالا. ئولائیکە الەذینە لەعەنەهم الله فەئەصەمەهم وەئەعمە ئەبصارەهم، کەڕیان دەکا، کوێریان دەکا، یعنی تەماشەکە کابرا باشە خۆت کەڕ نەبووی گوێت لێ بوو کە فلان و فلان خزمی تۆن، بۆ ئەو خزمایەتت بەکار نەهێنا، بۆ سەردانت نەکردن، بۆ سێلەی ڕەحمت جێبەجێ نەکرد، خۆ کۆرە نەبووی، خزمەکانی خۆت دەبینین، خاڵۆزا و ئامۆزا و پورزا و ئەوانت دەبینین کاکە. ئەمڕۆ بەداخەوە خۆشەویستانم سیلەی ڕەحم بۆتە شتێکی هامیش و بۆتە شتێکی وەچی کابرای گوتی لەبیرکراو و ئێستانەکە هاموشە و خزمایەتی وانە بۆتە مەسلحەت و بەرژەوەندی. معاملەت لەگەڵ چێیە؟ بەرژەوەندیت لەگەڵ چێیە؟ ئیش و کارت لەگەڵ چێیە؟ بەردەوام دەگەڵەوی هاموشە و سەردان و خزم و بەڵام تەماشە دەکەی برای خۆیتە، برای دایک و باوچێ چونکە ئیش و کاری لەگەڵ نییە لەوانەیە بە ساڵ سەردانی نەکات، دایک و باوکی خۆی سەردانی دایک و باوکی خۆی ناکاتن، سەردانی ئامۆزاکانی ناکات، سەردانی خاڵۆزا و پورزاکانی ناکاتن، هەمووی لەبیر کردوون. شتێکی خراپ. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە کۆمەڵە فەرمودەیەکدا کە هەندێکیان دێنینەوە بە نمونە، لە یەکەم فەرمودەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوح و گیانمان بە قوربانی بێ دەفەرمێ إن الله خلق الخلق، خوای گەورە کە مەخلوقاتی خەڵق کرد، دروستی کرد، حتى إذا فرغ من خلقه، کاتێک کە خوای پەروەردگار تەواو هەموو مەخلوقاتەکانی خەڵق کردن و دروستی کردن، قالت الرحیم، ڕەحیم کە شوێنی دروستکردنی کۆرپەڵەیە، شوێنی دروستکردنی کۆرپەڵەیە، ئەو منداڵە ئەو ئینسانە پێشەوەی کە بێتە دنیا 9 مانگ و 9 ڕۆژ و قسوور لەو ڕەحیمەی لەو شوێنەیدا وەکو حاڵەتی تەندروست و حاڵەتی تەبیعی دەمێنیتەوە. هێلانەی دروستکردنی ئادەمی زادە ئەلەوێن دەرێ ئەو ڕەحیمەکە ئەو هەموو وەکو بڵێ مەشەقەت و ماندووبوونە بەو ئینسانەوە دەکا، دەفەرمێ وەقسە هات بەرامبەر بە ذاتی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا هذا مقام العائد بك من القطيعة، فەرمی ئەو شوێنەوەی کە ئینسان پەنا بۆ تۆ بێنێ بۆ ئەو کەسانەی کە قەتعی سیلەی ڕەحم دەکەن ئەی پەروەردگار.
قال نعم خواهی پەروەردگار فەرمووی ڕاستەکەی ئەما تەرضەینە ئەن ئەصیلە من وەصەلەکی ئایا ڕازی نابی ئەوانەی کە سیلەی ڕەحم جێبەجێ دەکەن و وەصلی سیلەی ڕەحم دەکەن ئەمیش ئاگام لێیان بێت و وەصلیان بکەم و پێداویستەکانیان و ئیشوکاریان بۆ جێبەجێ بکەم وأقطع من قطعك وأويك قطع سيلي رحمي كردو سيلي رحمي جيبا زينا كرامش قطع إلى قم بكم لقلي أهاتسن خطرة قالت بلى يا رب تبالي أي پروردگارا قال فهو لك فرمي أو بابوتو بيت يعني تماشا كان أويك لقل خزمان ولقل دوستانو ئەوانەی کە واجبە لەسەرت هاموشۆیان بکەی سود و قازانجیان پێ بگەێنی نسحەتیان کەی ئامۆژگاریان بکەی ئەوەی کە پێت دەکرێت نەیکەی ئەو هەڕەشەیەت دەتگرێتەوە خوا پەنامانداتن دەفەرمێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وسەلام فەقڕەئوا ئین شیئتم ئەگەر دەشتانەوێ بۆ زیاتر تەئکیدکردن بۆ زیاتر گەورەی بابەتەکە ئەو ئاەتەی بخوێنەوە کە ئێستا خوێنمان و دەفەرمێ فهل عسيتم إن توليتم أن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم أو أكو دليل بلغيك بيغمبر هناويته عليه الصلاة والسلام كسيلي الرحم تسن جرينجا وتسن مهمة وتسن بيويست إنسان إيمان دار لخزمتي دابته و سيلي الرحم زي بزيب كان لقل خزمانو لقل أقاربو ناسيا وكاني خوي أو دا بيغمبر عليه الصلاة والسلام دفر ما من ذنب أجدر أن يعجل الله لصاحبه العقوبة في الدنيا مع ما يدخر له في الآخرة من البغي وقطيعة الرحم دفرمي هيج گناهێکم نەبینیوە وەکو ئەوەی کە خوای پەروەردگار لە دنیا تۆڵەی لێ بستێنێتەوە لە دنیا سزای بداتن و عقوبەکەی بۆ پێش بێخێتن بێجگە لە عقوبەی دوا ڕۆژیدا وەکو بەغی فاحیشە و بڵاوکردنەوەی خراپەکاری لەسەر زەوی خوا پەناماندا بە تایبەتی جا هەموو خراپەکاریەکی دەگرێتەوە چ خراپەکاری بەغی جەستەیی بێ سیاسی بێ وە کۆمەڵایەتی بێ وە فاحیشەی ئەوە بێتن لەگەڵ چ وە قەطیعەت الرەحیم و لەگەڵ پسڕانی خزمایەتی و سەردان نەکردنی خزمایەتی یا لەگەڵ چی لێکداوەتەوە لەگەڵ بەغی لەگەڵ خراپەکاری لایەتەکەش ئەگە دیقەتان لێ کردبێتن بڵاوکردنەوەی فەساد و خراپەکاری لەگەڵ قەتیعەی ڕەحم پێکەوە خوای پەروەردگار ڕەبتی کردوون پێغەمبەریش لێرە عەلەیهی سەڵات وسەلام پێکەوە ڕەبتی کردوون ئەوجا لە فەرموودەیەکی تردا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ قال الله أنا الرحمن حەدیثەکە قودسیەکە دەڵێ قال الله یعنی خوای پەروەردگار فەرمووی أنا الرحمن وهي الرحم أمن رحمانم أوش رحمة شققت لها اسما من اسمي ناويكم بو دار نيوة لناوي خوم من وصلها وصلته هرچيك وصلي صيلي رحمي كرت سرداني كرت هاوكاري خزمكاني كرت معقول نيا كابرايك مليونيرا ئیشی زۆری پێ دەکرێت پارە و سەروەت و سامانێکی باشی لەدەستا بەس خزمەکانی دەرۆزە دەکەن خزمەکانی فەقیرن واجبە لەسەری کە هاوکاریان بکاتن حەقی خزمایەتی بەسەریانەوەیە ناکرێت چاو بنووقێنێتن ناکرێت لێیان بێ ئاگا بێتن خوای گەورە سزای دەدا لە دنیا پێش قیامەتیش لەبەرەوە دەفەرمێ ومن قطعها قطعته یان بەتەته یعنی کو بڵێ پارچە پارچەی دەکەم یان قەتعی دەکەم ئەوجا لە فەرموودەیەکی دیکەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ الرەحم معلقة بالعرش ڕەحیم ئەو ڕەحمە خۆی هەڵواسیوە بە عەرشی خوای پەروەردگار و تەبارەک وتەعالا تەقول قسە دەکاتن ڕەحیم دەڵێتن من وصلني وصله الله هەر کەسێک وەصلی من بکا خوای پەروەردگار ئیش و کارەکانی بۆ سەهل دەکا خوای پەروەردگار هاوکاری دەبێ خوای پەروەردگار
دەروی خێری لێ دەکاتەوە، خوای پەروەردگار دەوڵەمەندی دەکات، هەرچی کە سیفاتی چاکە خوای گەورە بۆی دەکات. چونکە خوای پەروەردگار کە وەسڵی کەسێکی کرد، ئاگای لە کەسێکی بۆ و ئینسانە پێویستی بە هیچ کەسێکی دیکە نابێتن. ومن قطعني قطعه الله، هەر کەسێک کە قەتعی سیلەی ڕەحمم بکات خوای گەورە خۆی لێ بێ ئاگا دەکات و عیلاقەی پێ نابێتن. لە فەرمودەیەکی دیکەی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ من کان یؤمن بالله واليوم الآخر، هەر کەسێک ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەبێ فەلیوکریم ضەیفەهو، با ڕێز لە میوانەکەی بنێتن. ڕێز لێنانی میوان خۆشەویستانی خۆم یەکێکە لەو بابەتانی ئەگەر تەمەن باقی بێ دێنە سەری، کە یەکێکە لەو بەها بەرزانە کە ئێستا بۆ نمونە ئەو بەها بەرزە لە ناو کۆمەڵگە زۆر لاواز بووە. کابرا بە سەردان دەچێتە لای کەسێک چێرەکا کە چیشت هەبوو تەماشەکە، چەند ئوسلوبێکی ناشیرنە، چەند ئوسلوبێکی قێزەونە. کاکە من هاتۆم سەردانی تۆ بکەم، خۆ ئیلا دەبێ بە ئیش بێن، ئەرێ چیشتە بوون یان دەچیوێن دەرێ کابرا دەبینی لە ماڵەوە دانیشتووی بۆ سەردانی توی خۆی مەشغوڵ کردو بە تەلەڤیزیۆنی، خۆی مەشغوڵ کردو مەسەلەن بە مۆبایلی، خۆی مەشغوڵ کردو بە سەری دەبەرە خۆناوەکو بڵێ تازیەیەکی هەیە کابرا نقەی ناکات بەس بۆی کابرا هەستی بڕوات. زۆر عیبە ئەو هەڵسوکەوت و ئەو معاملەیە. من كان يؤمن بالله واليوم الآخر فليكرم ضيفه. إكرام ضيف واجبة. دێتە ماڵت چێن دەرێت شایستە و لایەقی ئەوە لەسەر خۆتی دانێ. عفوا مەچوو میوانی لە خوارەوە دانەی بە خۆچی لەسەرەوە باڵی فداناوی پاڵت دابیتیان لەسەر قەنەفەی لاقت لەسەر لاقی دانابیتن، میوانش لە خوارێ دانیش بیتن. زۆر گسکەیەوە زۆر نابووتە، زۆر نەشیرنە. ئابا و باپیرانمان ئەوان فێر کردوین ڕەحمەتی خۆیان لێبێ قەت لەسەروی میوانی خۆیان دانەنیشتوون، لەسەروی میوانی خۆیان دانەنیشتوون، بۆ خۆیان لە خوارەوە دانیشتون میوانەکان لەسەرەوەدا. ئەگەر میوانەکە هیچی نە بە فەقیرترین کەسی بوو بێتن، بەس مادام میوانە لەسەرەوە دەبیداینی. ئەو کەسەی کە واز دەزانێت کە لەسەرەوە دانیش پێ گەورە دەبێت بەخوای گسکە دەبێتەوە. تێگەیشتن؟ ئەو جا دەفەرمێت ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليصل رحمه. ئەو کەسێک کە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە باسیلەی ڕەحمی خۆی جێبەجێ کاتن، حەقی خزمایەتی جێبەجێ کاتن. ومن كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. ئەوەی کە ئیمانی بەخوا و بە ڕۆژی دوایی هەیە با قسەی چاک بکات دەنا با بێدەنگ بیت، بۆ چکە لەسەرت تۆمار دەکرێت، لەسەرمان تۆمار دەکرێتن. ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکی تردا دەفەرمێ یەکەم عەبدوڵای کوڕی سەلام دەفەرمێ یەکەم شتم کە لە پێغەمبەر گوێ لێ بۆ عەلەیهی سەڵات وسەلام کە هاتە مەدینەی ئەو فەرمودەیە. طبعا مسلمان بۆ عەبدوڵای کوڕی سەلام عالمێکی گەورەی جوولەکە بوو. فەرمووی کە هاتە مەدینەی خەڵکی کۆ کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو چەند قسەی پێ فەرموون ئەیها الناس ئوفشوا السەلام، وەکو بڵێ سەلام لە یەکتر بکەن، خەڵک با ئامین بێ لە دەستان، لە زوبانتان، لە داوێنتان، لە خراپە و خراپەکاریتان، چکە ئەسەلام عەلەیکومەوە دەگرێتەوە. دروشمی مسلمانەتی و دینداریە سەلام. بەس بەدەست دەستی بەرز مەکەوە، ئەوە سەلام نییە، یان ئەو هیچ جوولەکانە بەدەست و بە زوبان و بە حەڕەکە و بەوە. کابرا کە مەسەلەن دەبێ بڵێ السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه، سلام عەلەیکم بیڵێ. ئەو جا فەرمووی وەئەطعموا الطەعام، خواردن بدەنە یەکدیکە، هاوکاری یەکتر بکەن. وەصیلوا الئەرحام، جێبەجێی سیلەی ڕەحم بکەن. ئەو جا دەفەرمێ چی؟ تەماشەکە هەر سێکی پێیوەستە بە بەها بەرزەکانی ناو کۆمەڵگە، سەلام لە یەکترکردن، خواردن پێدان، سیلای ڕەحم. ئەو جا دەفەرمێ وەصەلوا باللەیل وەالناس نیام، شەوی شەو نوێژ بکەن کە خەڵک نووستووە. تەدخولوا الجەنەتە بسەلام، بە ئاسانی و بەبێ ئەزیەت و بەبێ ناڕەحەتی دەچنە بەهەشتی خوای پەروەردگار. خوای پەروەردگار بە قەسمەت هەموو لایەکمان بکە. والسلام عەلەیکم ورحمة الله وبركاته. تا درسي داهاتو بخواي پروردگارتان دەست پێرم.